الحمد لله الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. لسورة النحل قيشتنا آياتي بازدا كخواي قول لو آياتجدا هندێکی دیکە لە ناز و نیعمەت و چاکەکانی خۆی بەسەر بەندەکانیدا باز دەکات وەکو وەبیرهێنانەوە و بۆ سەرنجڕاکێشانی بەندەکان تا بیری لێ بکەنەوە و لە ڕێگای ئەو نیعمەتانەوە بگەن بە خوا و لە بەرامبەریدا خوا بناسن و بە دوای ئەو ڕێبازەکەون کە خوای گەورە ناردوێتی. دەفەرمێت وەئەلقا دایناوە خوای گەورە فی الئەڕضی لە ناو زەویدا ڕەواسیە چەندان شاخی قورس و گران ئەن تەمیدە بیکم تا ئەو زەویە نەجوڵێ لەژێر پێی ئێوەدا و ئەنهاڕن و چەندان جۆگە و ڕووباریشی هەر لە ناو زەویدا دروست کردوون و سوبولەن و چەندان ڕێگاشی ڕێگای پێدا ڕۆیشتنیشی لە ناو زەویدا داناون دروست کردوون لەعەلەکم تەهتەدون بە ئومێدی ئەوەی ئێوە شوێنەکانی خۆتان ڕێگاکانی خۆتان جێگاکانی خۆتانی پێ بدۆزنەوە. مەبەستی لە هیدایەتی لێرە هیدایەتی دین نییە، ڕێگا دۆزینەوەی سەر زەویە. ئەگەر دەچی بە شوێنێکدا بە ڕێگایەکدا دەڕۆی شاخی لێە ڕێگای لێە ڕووباری لێە بەهۆی ئەوانەوە دەتوانی ئەو شوێنە بدۆزیەوە کە بۆی دەچی یان ئەو شوێنە پێ بزانیەوە کە پێیدا ڕۆیشتووی ئەگەر بتەوێت لە هەمان شوێنی خۆت بێەوە. وەئەلقا یعنی دایناوە و هەڵی داوەتە فی الئەڕضی ناو زەوی ڕەواسیە چەندان شاخی قورس و گران و جێگیر ئەن تەمیدە کە ئەو شاخانە ناهێڵن زەویەکە بجوڵێ بیکم لەژێر پێتاندا. زەوی لە ئەسڵدا تەبەن یەکێکە لە هەسارە و ئەستێرە تەبەن سووک و بەحەرەکەکان خوای گەورە بەهۆی شاخە قورسەکانەوە وای کردووە کە زەوی هەر بجوڵێ، بەڵام لەگەڵ جوڵەکەیدا ئێمە هەست بە جوڵەکەی نەکەین و بە ئارامی و بە ئاسوودەیی دەتوانین لەسەری بژگەین. و ئەنهاڕن چەندان ڕووبار و کانیاویشی لە ناو زەویدا دروست کردوون وەکو تەمەن کانیا و ڕووبارەکان هەم چاکەن خوا لەگەڵ ئێمەی کردووە دەی خۆینەوە زراعەت و کشت و کاڵی پێ دەکەین و هەمیش نیشانەن و سوبولەن چەندان ڕێگاشی لە ناو زەویدا دروست کردوون تەنانەت لە ناو شاخە سەختەکانیشدا ئەگەر دیقەتتاندا بێتێ نەک ڕێگای سارەی تەمەن ڕێگای ڕۆیشتنیشی پیادەشی تێدا هەر هەیە لە جێگایەک لە شوێنێک خەڵک هەر دەتوانێت بڕوا و بە درێژایی زەوی خەڵک هەر ڕۆیشتووە لەعەلەکم بە ئومێدی ئەوە ئێوە تەهتەدون ڕێگاکانی خۆتان بدۆزنەوە. و عەلامات و چەندان نیشانەی دیکەشی لە ناو زەویدا داناوە. چەندان نیشانە بەرزی نزمی دار درەخت خواری ڕێکی دۆڵ شێو زەوی هەمووی وەکو یەک نییە. ئەگەر زەوی هەمووی وەکو ئاسمانێت تەخت باە هیچ بەرزی و نزمیەکی تێدا نەبایە، هیچ عەلامەت و نیشانەیەکی تێدا نەبایە، دۆزینەوەی شوێنی خۆت و جێگای خۆت زۆر سەختتر بوو لەوەی ئێستا. و عەلاماتین چەندان نیشانەی دیکەشی خوای گەورە لە ناو زەویدا دروست کردوون. ئەو جار خوا دەفەرمێ وەبیننەجمی ئێوە بەهۆی ئەستێرەکانیشەوە وەبیننەجمی بەهۆی ئەستێرەکانەوە هوم ئەوان ئینسانەکان مرۆڤەکان یەهتەدون دەتوانن شوێنی خۆیان و ڕێگاکانی خۆیان بدۆزنەوە. وازەحە بە ڕۆژێ کاتی خۆی خەڵک بەچی ڕێگای پێزانیون؟ بە شاخەکان، بە ڕووبارەکان، بە ڕێگاکان و بەو نیشانانەی کە لەسەر ڕێگاکان دایاندەنان یا دیاریان دەکردن. و شەوانەش خەڵکی لەو بیابانانەدا بەچی دەڕۆیشت؟ بەهۆی ئەستێرەکانەوە. ئەوانەی فەلەگناسن، ئەوانەی کە علمی فەلەکیان زانیوە کە کاتی خۆشی تەبەن لە ئێستا خەڵک زۆر شارەزاتر بووە. ئەو ئەستێرانەی ئاسمانەی وەکو خەریتەی سەرزەوی وانە. زۆرینەی خەڵکی بیابانەکان ڕۆژێ لە بیابانەکان نەیانتوانی بە بڕۆن، ڕاوەستاون تا شەو داهاتووە بە شەوێ وەکو ئەو چی پێ دەڵێن ئەو بەرنامانەی کە ئێستا بەڵێ بەڕێک وەکو GPS-ەکەی بەکاریان هێناوە لە زیاتی سەیری پێش خۆیان کرد، سەیری ئاسمانیان کردو بە ئەستێرەکانی ئاسمانە ڕاست و چەپ و
مەشریق و مەغریب و خۆیان زانیوە و زۆر ئاسان توانیویانە بڕۆن. ئەوانە هەمویان نیشانەی دەسەڵاتی خوان و نیعمەتن خوای گەورە لەگەڵ مرۆڤایەتی کردوونی. ئەگەر سەیریان کەینەوە وەئەلقا فی الئەڕضی دروستی کردووە و دایناوە لە زەویدا ڕەواسیە چەندان شاخ ئەن تەمیدە ئەو شاخانە ناهێڵن بجوڵێ زەوی بیکوم لەژێر پێتاندا و ئەنهاڕن چەندان ڕووبار و سوبولە و چەندان ڕێگا لەعەلەکم بە ئومێدی ئەوەی ئێوە تەهتەدون شوێنەکانی خۆتان بدۆزنەوە و ڕێنمونی بکرێن و عەلامات چەندان نیشانەشی داناون خوا لە زەویدا و بالنەجمی و بەهۆی ئەستێرەکانەوە هم ئەوان یەهتەدون دەیانتوانی ڕێگای خۆیان و شوێنی خۆیان بدۆزنەوە. ئەو جار خوا دەفەرمێت ئەفەمەن یەخلوق ئایا ئەو کەسەی ئەو ذاتەی کە دروستکراوەکانی دروست کردووە کەمەن وەکو کەسێکە وەکو کەسانێکە لا یەخلوق کە هیچی دروست نەکردووە و لە دەسەڵاتیندا نییە هیچ دروستکە وەکو یەکن دەکرێت بەراوردیانکەین. ئەو هەموو نیشانانەمان باسکردن پێشتر لە ئاەتەکانی دیکەدا خوای گەورە باسی ئاژەڵەکانی بۆ کردین باسی ئەو شتانەی کە لە داهاتوودا دروست دەبن درەختەکان ماسیەکان کەشتیەکان هەموو ئەو مەخلوقات و دروستکراوانە کە خوا تەبەن قسەی تێدا نییە خوا دروستی کردوون دەکرێت بەراورد بکرێ ئەو خوایە کە خاڵقی ئەو هەموو دروستکراوانەیە لەگەڵ کەسێک کە توانای دروستکردنی مێشولە و پێشولەیەکی نییە دەسەڵاتی بەسەرخۆش دانیە. ئەفەمەن یەخلوق ئایا ئەو کەسەی کە دروست دەکات دروستکردنی بەدەستە کەمەن لا یەخلوق وەکو کەسێک وایە کە دروست ناکات کە توانای دروستکردنی نییە. ئەفەلا تەتەذەکەڕون خوا دەفەرمێ ئەوە بۆچی ئێوە بیر ناکەنەوە و پند و ئامۆژگاری وەرناگرن. ئەفەلا تەتەذەکەڕون ها خوایەک خاڵقی هەموو کەونە لە بەرامبەریشدا دارێکت داناوە دەیپەرستی بۆ خۆت دروستت کردووە بۆ خۆت دەیپارێزی بۆ خۆت تۆزی لێ دەکەیەوە بۆ خۆت دەبێ هەڵی بگری وەک دەڵی دیفاعی لێ بکەی خەڵک دەستدرێژی نەکاتە سەرێ دەکرێت وەکو یەک حساب بکرێن ئەو بەخوا بزاندرێ ئەوش بەخوا بزاندرێ. ئەفەمەن یەخلوق ئایا ئەو کەسەی کە دروست دەکات کە دروستکراوەکانی دروست کردووە کەمەن لا یەخلوق وەکو ئەو شتانە وایە کە ناتوانن و لە دەسەڵاتیاندا نییە هیچ دروستکەن. ئەفەلا تەتەذەکەڕون ئەوە بۆچی بیر ناکەنەوە. ئەو جا خوا دەفەرمێ وئین تەعودوا ئەگەر بتانەوێ بژمێرن نیعمەت اللهی ناز و نیعمەتەکانی خوا لا تحصوها لە تواناتاندا نییە سەرژمێریان کەن و بیان ژمێرن. ئینسان نەک لە دەسەڵاتی نییە وەک دەڵی شکرانە بژێری نیعمەتەکان بکە ئەگەر دابنیشی بەس بژمێری هەتا هەی نیعمەتەکانی دنیات پێ ناژمێردرێن ها بەزئی دنیاە جا لەکوێ ڕادەست پێ دەکەی دەست پێکە لەو زمانەی کە قسانی پێ دەکەی و ئەو پێکهاتانێک کە لە زمانت داهەنا وەرە پێداوەرە چاوت لوتت وردیاتەکانی جەستە و لاشەی خۆت دەوروبەرت هەر نیعمەتەکانی دنیا کە خوا لەگەڵی کردووی ئەوە ئینسان ئەگەر بیەوێ بیان ژمێرە پێی ناژمێردرێن. ئەگەر بتوێ شکرانە بژێری بکەی بێگومان حەقی خۆشت هەر پێ نادرێت بە تەواوی شکرانەکردن ناتوانانی شکرانەی بکەی بەڵام خوای گەورە بەڕەحمە ئەگەر نیسبەتێک هەستت بە نیعمەتەکان کرد و نیسبەتێک خۆت بە کەمتەر خەمزانی لە بەرامبەر نیعمەتەکانی خوادا خوای گەورە بە فەضڵ و گەورەی خۆی چاوپۆشت لێ دەکا. وئین تەعودوا ئەگەر بتانەوێ بژمێرن نیعمەت اللهی چاکەکانی خوا لا تحصوها لە تواناتاندا نییە بیان ژمێرن بەڵام ئین الله بە بێگومانی خوا لەغەفوڕ بە دڵنیاییەوە زۆر لێ خۆش بوویە ڕەحیم زۆریش میهرەبان و بە بەزەیە. دنا ئینسان ئەگەر هەتا هەیە لەسەر زەوی بەس نیعمەتەکان بژمێردرێ پێی ناژمێردرێن. ئەگەر بگرێ بێت شکرانە بژێریەکەیان بکە بێگومان ناتوانێت حەقی خۆشی بە شکرانە بژێریەکەیان بدا بەڵام وەکو گوتم ئەگەر نیسبەتێک بۆ خوا سوڵحای تۆزێک بۆ خوا گونجای خوای گەورە لە کەمتەر خەمیەکانت خۆش دەبێت و لە بەرامبەریدا ڕەحمی خۆی و بەزەی خۆی بەکاردێنێ. وئین تەعودوا ئەگەر بتانەوێ بژمێرن نیعمەت اللهی چاکەکانی خوا لا تحصوها ناتوانن بیان ژمێرن ئین الله بێگومان خوا لەغەفوڕ لا بە دڵنیاییەوە زۆر لێ خۆش بوویە ڕەحیم زۆریش میهرەبان و بە بەزەیەکە غەفوور و ڕەحیم هەردوو سیفەتن تەمەن خوای گەورە لە قیامەتێ هەردووکیان بۆ ئیمانداران بەکاردێنێ. غەفوور معلومە بۆ گوناهەکانە
کە لەگەڵ خۆمان بردوون بۆ قیامەتێ داوای لێخۆشببوونت لێ نەکردوون تەوبەت لیان نەکردووە بە گوناها ڕۆیشتووی خی گەورە ئەگەر چاکەکانت زۆرتر بن یا وەک دەڵی خی گەورە فەضلی خۆی بەکارهێنا لێت خۆش دەبێت ڕەحمەتیش دیسان ڕەحیمیەتی سیفەتێکە لە قیامەتێ تایبەتە بە ئیمانداران خی گەورە لە ناو بەهشتێدا نیعمەتەکانمان پێدەدا لە بەرامبەریدا ئەو جار دەفەرمێ والله خوا يعلم دەزانێ ما تسرون ما يعني هەرچێک ئێوە لە ناخ و لە دڵتاندا دەیشارنەوە وما تعلنون ئەوەشی کە ئاشکرای دەکەن هەردووکی ها چاکە خراپە چاکەکانت ئەگەر لە ناو دڵتدا شاردوونەتەوە بۆ کەس دەرت نەبڕێون و بین و خۆت و خوان خوا هەر دەیزانێ و خوا بۆی نووسیوی و خراپەکانش کە لە ناخدان یان کەس پێی نەزانیون و کەس نەیزانیون بەڵام خۆت لە دڵەوە بڕیارت لەسەرداون و قەرارت لەسەرداون خوا هەر دەیانزانێ و ئەو شتانەشی کە ئاشکرای دەکەی چاک بێ یان خراپ بێ هیچ شتێک لە خوای پەروەردگار ون نابێ ئاشکرایی و نهێنی دیاری و نادیاری بۆ ئێمەیە ها دەنا لای خوا هیچ شتێک نادیار نییە لای خوا هیچ شتێک سڕ نییە بەڵام ئەوەی کە لەکن خەڵکی سڕە ها ئەوەی لەکن خەڵکی نهێنیە خوا دەیزانێ و ئەوەشی کە لەکن خەڵکی دیارە خوا هەر دەیزانێ والله يعلم خوا دەزانێ ما ئەجا ئەو ئاەتە تەمەن هەم هەڕەشەیە هەمیش مژدەیە ها وایە هەڕەشەیە لە ئینسانێک کە خراپەی دەکا لە دڵۆ هەندێک شت هەیە بەدڵ دەکرێ ها مەسەلەی ڕیایە حەسادەتە ڕق لێبوونەوەیە لە خەڵکیە ترسانە لە غەیری خوا خۆشەویستی غەیری خوا هەندێک گوناه هەنە بەدڵ دەکرێن وایە هەندێک فکر و پلان و نەخشەی خراپن کە بە مێشکت دادێن بە دڵت دادێن قەرارت داوە بیانکەی بەڵێ خوای گەورە هەتا نەیکێ فعل و کردار لەسەری محاسبەت ناکا بەس دەیزانێ خوای گەورە لە قیامەت هەر پێت دەڵێتەوە هەر بە گوێتدا دەداتەوە بۆی بزانانی هیچ شتێک نییە لە خوای گەورە شارابێتەوە و ئەو شتانەشی کە دەیکەی بەبێ گومانی دەیڵێ نەکەرخوا مەلایکەتەکەشت دەیزانن کە لەسەر شانتن و ئەو زەویەشی کە ئینسان گوناهەکەی لەسەر دەکات یا قسەکەی لەسەر دەکات دەبنە شاهید لەسەر ئینسانی و کردارەکەت لەسەر تۆمار دەکەن خوای گەورە دەزانێت ما تسرونە ئەوەی ئێوە ئاشکرای دەکەن و ئەوەی عفو ما تسرون ئەوەی دەیشارنەوە وما تعلنون ئەوەشی کە ئاشکرای دەکەن ئەو جار خوا دەفەرمێ والذین ئەوانەی يدعون يعني ئەوان هاواری دەکەنێ و دەیپەرستن من دون الله لە جیاتی خوا لا يخلقون يعني دروست ناکەن لە دەسەڵاتیاندانیە دروستکەن شيئا هیچ شتێک وهم ئەوان بۆ خۆیان يخلقون دروست دەکرێت وایە ئەگەر دار و بەرد و بتەکانی بتپەرستەکانی مەکەش بن طبعا دار و بەرد و بتەکانی بتپەرستەکانی مەکەی توانای خەڵقکردنیان هەبوو نەخێر ئەی بۆ خۆیان چێ دروستی کردوون هەر بەڵێ بتەکان هەر خەڵکی بەدەستی خۆیان تاشی بۆیانن بەڵێ مەخلوقی خوای بوون بەڵام خەڵک تاشی بوونی ئەی زیندوەکان کە خەڵک دەیان پەرستێ ئەوانی شەروان خۆ ئەو تاغوت و ستەمکارانەشی کە ئێستا خەڵک دەیان پەرستێ هەر مەخلوقن هەر دروستکراون وەختێک نەبوون وایە و وەختێک نابن وەک تۆ دەمرن وەک تۆ دەخەون وەک تۆ بێ ئاگا دەبن ئەگەر زیندوش بێ ئەگەر مردوو بێ ئەگەر ڕوحی هەر لە بەردانە بێت چ عاقڵێک بەندایەتی بۆ شتێک دەکا کە نەبیستە نابینایە کەڕە کوێرە لاڵە بێدەسەڵاتە هەزار شەقی لێدە دەستی لێدا سەروەبنی کە بیشکێنە وردی کە هیچی پێ نەکرێ خوایەک دیفاعی پێ لە خۆ نەکرێ ئەی دیفاع چۆن لە عەبدەکەی دەکا لە شوێن کەوتوەکانی دەکا بۆیە بتپەرستەکانی مەکە ئەو پەڕی گەمژەیەتیان دەکرد و بۆیش پێیان دەگوترێت سەردەمی نەفامی سەردەمی جاهیلی چونکە جەهالەت و نەفامیەکەیان گەیشت بۆ ئەندازەیەک مەخلوق و سنعەتی دەستی خۆیان کرد بوو بە خوای خۆیان والذین ئەوانەی يدعون ئێوە دەیپەرستن و هاواری دەکەنێ من دون الله لە جیاتی خوا لا يخلقون لە دەسەڵاتیاندا نییە دروستکەن شەیئەن هیچ شتێک وهم ئەوان بۆ خۆیان يخلقون دروست دەکرێن ئەو جار خوای گەورە زیاتر دەفەرمێ ئەمواتون ئەوانە مردوون ئەوانەی ئێوە دەیان پەرستن و هاواریان دەکەنێ ئەموات مردوون ئەو جار دیسان هات تەئکیدکردنەوە غەیر و ئەحیا هیچ ڕوح و ژیانێکیشیان لەبەردا نییە ئەو جار هەر ئەوەندەش نە وەما یەشعوڕونە هەستیش ناکەن ها هەر بە خەیاڵی ژیاندانایە ئەیانە کەی یوبعەثون ئێوە زیندوو دەکرێنەوە نازانن نە بۆ خۆیان و نە عەبدەکانیان کەی دەمرن و کەی
زیندوش دەکرێنەوە ئەو خواتی ئەوانە لەکوێدا یعنی واضحە ئەمواتون ئەوانەی ئێوە دەیان پەرستن مردوون غەیڕ ئەحیائن زیندوو نین وما يشعرون هەستیش ناکەن ئەیانە کەی یوبعەثون زیندوو دەکرێنەوە و لە گۆڕ و قەبرەکانیان دەهێنرێنە دەرێ ئەو جار خوای گەورە پێمان دەفەرمێت ئیلاهوکم پەرستراوی ئێوە ئەوەی کە ئێوە دەبێ بیپەرستن و بەنداتی بۆ بکەن ئیلاهون واحد یەک تاکە پەرستراوە ئیلاهوکم پەرستراوی ئێوە ئەی ئیماندارینە ئەی مسلمانینە ئەی ئینسانینە ئیلاه پەرستراوێکە واحد تاکە دووەمی نییە فالذين لا يؤمنون بالآخرة فالذين أواني لا يؤمنون بالآخرة باور ناهن بروج دواي همشة قلوبهم دلكانيان منكرة يعني بيان ناخوشة باسي قيامت بكري بيان ناخوشة باسي زندوبونو بكريت رقيان لقيامتا رقيان لزندوبونو يبو چونك هيتيان بو قيامتو بۆ دواڕۆژ و بۆ لای خوای گەورە پێ نییە ها وایە ئەوەی حەدیثەکەشی دەفەرمێت من أحب لقاء الله أحب الله لقاءه وایە ومن كره لقاء الله كره الله لقاءه ئەوەی حەزی لێ بێ بگاتەوە بە خوای خوش حەزی لێ پێی بگاتەوە ها ئینسان ئەگەر کردەوەی چاک شک ببات و ئیمانێکی ساغی هەبێت و وەک دەڵێ کۆمەڵێک کردەوە و چاک و حەسەناتی پێبێ هیچ لە مردنێ ناترسێ هیچ باکیشی نییە کەی دەمرێت و چۆن دەمرێت و لەکوێ دەمرێت بۆ چونکە دەزانێت ژیانی دوای مردنێ تەمەن لە ژیانی دنیا زۆر خۆشترە ترسانی ئێمە لە مردن ترسانە لە کردەوەکانی خۆمان ها نەک لە ژیانەکەی ئەگەر لە ژیانەکەت دڵنیابی لە کردەوەکانی خۆت ڕاببینی ناترسی ئەوە هۆکارێک ئەوجار وەهم ئەوان هەمیشەش لە بەرامبەر قیامەتدا مستەکبیڕون خۆیان بە گەورە دەگرن هۆکاری باوەڕ نەبوونیان بە قیامەت دووشتە یەکەم هیچیان پێ نییە بۆی ڕقیان لە قیامەتە دووهەمیش خۆ بە گەورە دەزانن لە بەرامبەر پێغەمبەراندا یا لە بەرامبەر ئەو کەسەدا کە نسحەتی دەکەن ئامۆژگاری دەکەن پێیان نەنگی و شەرمە گوێی لێ بگرن ئیلاهوکم پەرستراوی ئێوە ئیلاهون واحد یەک تاکە پەرستراوە فالذین ئەوانەی لا يؤمنون بالآخرة باوەڕ و ئیمان ناهێنن بە دواڕۆژ قلوبهم دڵەکانیان منکرەتون هەمیشە قیامەت و باسکردنی قیامەتیان پێنا خۆشە و ڕقیان لێ دەبێتەوە وهم ئەوان مستەکبیڕون خۆیان بە گەورە دەگرن لە بەرامبەر خوا لە بەرامبەر پێغەمبەر لە بەرامبەر قیامەت ئەوجار خوا دەفەرمێت لا جەڕەمە هیچ گومانێکی تێدا نییە و ڕاستەقینەیە لا جەڕەمە لە زمانی عەرەبیدا پێی دەوتێت لا نافیە للجنس بەهێزترین جۆری طبعا نفيا لا جرم يعني هاتي قمان وقلق ودودلي ببوني نية كأن الله ببي قمان إخوة يعلم ديسان تأكيد دكاتوا ما يسرون أوشتاني كأوان لناخيان دادي شارنوا وما يعلنون وأوشتانشي كأشكراي دكان جاء ود الله كردني بيغمبر وإيمان دارانش يعني ما ترسن لو نخشوا بلاناني ككافر كانوا بتبرستكان بۆ ئێوە دەیکێشن لە تەنهاییدا ئەگەر لە تەنهاییدا بەتەنێ نەخشە و پلان دادەنێن ئاگاتان لێ بێ لەکن ئێوە پەنهانە خوا ئاگای لێتی کە ساحیبی ئێوەیە وەگەر بە ئاشکراژ نەخشە و پلان دانێن خوا هەر دەیزانێ بە تەنها تاوان دەکەن و لە تەنهاییدا تاوان دەکەن لەگەڵ ئەوەی کە بە ئاشکرایی دەیکەن لای خوای وەکو یەکە و خوای گەورە هەمووی دەزانێ لا جەڕەمە هیچ گومانێکی تێدا نییە و ڕاستەقینەیە هاتنی قیامەت و دوا ڕۆژ و وەحدانیەت و یەکتایی خوای پەروەردگار ئەن الله بەبێ گومانی خوا یعلم و دەزانێ ما یوسڕون هەموو ئەو شتانەی کە ئەوان دەیشارنەوە و وما یعلنون ئەوانش ئەو شتانەشی کە ئاشکرای دەکەن ئینەه بێگومان خوای گەورە لا يحب المستكبرين خۆشی ناون ئەوانەی کە خۆیان بە گەورە دەزانن و خۆیان بە گەورە دەگرن واضحة وإذا قيل لهم كاتك كذا قترابيان ماذا أنزل ربكم خواهي قولة تي ناردو تخواري بو إيوا طبعا كيف برسياري ذكر خلق هم عند زانين مكة كعبي ليبو مكة كعبي ليبو طبعا خلقي بدستو بكومل
لهمو شوێنێکەوە بەرەو کەعبە دەهاتن جا هەم پێغەمبەر صلی الله عليه وسلم طبعا وەرزی حەجی بە فرسەت دەزانی دەچوە سەر ڕێگاوبانەکان دادەنیشت بۆی داوای بکات و دینیان پێ بگەێنێ بتپەرستەکانی مەکەش بە هەمان شێوە لە وەرزی حەجدا کۆمەڵی خەڵکیان دیاری کرد بوو هەندێکیان لەگەڵ پێغەمبەریدا بوون کە پێغەمبەر بە یەکێکی دەگوت من پێغەمبەر و ئیمانم پێ بەندیان و درۆ دەکا و پێغەمبەر نیە هەر لەکن خۆی هێندێکیان دەچوون پێشیان بە خەڵکی دەگرت دەیان گوت کەسێک لە ناوماندا پەیدا بووە ناوی محەممەد ئەو قسانە دەکا ئەگەر دیتان و قسەی بۆکردن بزانەوە شێتە و سحری لێکراوە و جادووی لێکراوە بە قسەی مەکەن جا ئەوە کە پرسیاریان لە خەڵکی مەکەی دەکرد ئەو شتەی محەممەد بۆتان دەخوێنێتەوە و پێتان دەڵێت چییە؟ وإذا قيل لهم ماذا أنزل ربكم كاتك كذا قترابيان ماذا أنزل ربكم تي ناردو تخواري خوا بوتان پروردگارتان بوتان كاتك برسيار لبت پرستكاني مكة دكرا خواي قورا پروردگارتان تي ناردو تخواري بو ايوه ديان قوتي قالوا ديان قوت أساطير الأولين أساطير كومالك هالبستراو نسراوي بيشينانا محمد بسر ماندا دخوينيتو دنا خواي سين ناردو واضحة؟ وإذا قيل لهم كاتك كذا قترا بيان ببت فرستكاني مكة بخلق مكة خلق برسياري لذا كردن ماذا أنزل ربكم پروردگارتان چی ناردو تخواري بو ايوه بو بياودا قالوا ديان قد أساطير الأولين كومالك هالبستراو قصي بيشينانا كخوا كمحمد بو من دليتو باليان داتا لا إخواي قورا جا خوا دا فرميت ليحملوا بوسي وان ذكرت ليحملوا أوزارهم بو أوي هلقرن أوزارهم تاواني خويان كاملة بتواوي يوم القيامة لروج دوايدا يعني أو كاريان ذكر سريان لخلقي دا شيواند نيان دهش خلق إيمان بپیغمبر بين صلى الله عليه وسلم بوشي ليحملوا تا هل بقرن أوزارهم كولي قناهي خويان كاملة بتواوي يوم القيامة لروج دوايدا أوزار ومن أوزار الذين وكولوا قناهي أو كسانشك يضلونهم كقمران ذكردن بغير علم ببزان ياري واضحة؟ ها طبعا معلومة هوي كخلشي قمرادك تاواني خوي كقمرا كردنا هل دقري تاواني أو كسش هل دقري كبقسيتو وبقسي كسكي قمراده به وانيا إنسان كقناهي شي دكا هيج لقناهكي خود برپرسي وايا اگر كسك بقسيتو قناهكي كر تاواني شديتا أستو كسك بهوي تو تاوي لتو كر لخرابة كردن دا تاواني وش هل دقري لساكش دا هروايا ها اگر ساكي كت كرد خير بودا نسري اگر بهوي تو كسك خيركي كر خيري وشد بوده بخسيتو كسي خيري چي دكا تا خيرك دبريتو خيرك هر بوده گناهي شروايا انسان كبو بسبب خرابه بس بو به هوكاري گمرابوني كسي گناهي خود كگمرات كردوا گناهي او كسشي كگمرابو بخسيتو تن گناهان كا بهوي قسيتو لا همان دا شريكي ببي اوي لگناهي هيتيان كم ببيتوا هذا فرمين ليح او كاريان ذكر ليحملوا اوزارهم تا هل بقرن باري گناهي خويان كاملة بتواوي يوم القيامة لروج دوايدا ومن أوزار الذين وكولي أوانشي كيضلونهم قمرايان ذكردن بغير علم ببيزان ياري جا هذا فرمي ألا أقادار با ساء أو خرابترين ما اشتيكا كيزيرون كدي خنا سر پشتي خويان وهلي دقرن گناه ها كسيك لذت خوشيكي لبينيوا هیچ بۆیش نووسراوە بەڵام خۆشیەکە بۆی بووە سزاکەشی بۆ تۆیە عقوبەکەشی بۆ تۆیە بۆیە خراپترین تاوان لە قیامەتێ ئەوەیە کە خۆت تاوانەکەت نەکردووە کەسێکی کە کردوێتی بەڵام خراوەتە سەرشانی تۆ ئەوە لە دنیاشدا ها طبعا کەسێک ئیشی خۆت دەکەی پێشەوە ماندووبی بەلاتەوە ئیعتیادی بەس ئەگەر کەسێک بە تۆ بزی ئیشی خۆی بە تۆ بکە وانە قورساییەکەی خۆی بخاتە سەرشانی تۆ بەبێ گومانی لە سەرشانت
قورسترە ئەی کەسێک وەک دەڵێ کردەوەکانی ببنە هۆکاری ئەوەی کە ئینسان چاتر بە جەهەنەمێدا بچێتە خوارێ شوێنەکەی گەرمتر بێ بێگومان ئەلا ساء ئاگادار بن خراپترین شتێک ما ئەو شتانەنا کە یەزیڕون کە ئینسان هەڵیان دەگرێت گوناهاکە کەسێکی دیکە کردوێتی بەڵام کۆڵەکە عقوبەکە تۆ هەڵی دەگری ئەو جار خوا دەفەرمێ قەد مەکەڕ الذین من قبلهم بێگومان مەکەڕ یعنی نەخشە و پلانیان دانا الذين من قبلهم أو قلانشي كالبيش بتبرستكاني مكة بون يعني أي محمد صلى الله عليه وسلم أقادار با أواني دجاتي پیغمبرو پیغمبران دكن تنها قومكي تو نية لبيش قومكي توش دا خلقانك هبون پلانو نخشي خراب ياندانا بو دجاتي كردني ديني خوا و ديني پیغمبران و قيامة دواروش قد مكر يعني بيقومان نخشيان دانا پلانیان جێڕا الذين من قبلهم ئەو گەلانەشی کە لە پێش بتپەرستەکانی مەکەدا بوون فأتى الله بنيانهم فأتى يعني هەڵی قەند خوا بنيانهم باڵەخانەکانیان من القواعد لە بناغەیڕا ئەوە یەک ئەو جار فخر عليهم بەریدایە و بەسەریاندا السقف سەرەکەی من فوقهم لە لای سەریان ئەو جار وأتاهم بۆشیان هات العذاب سزای خوا پێ نەکرد چۆن چۆنی عذابەکەیان بۆ هات و سزاکەیان چۆن بۆ هات ئێستا بۆتان دووبارە دەکەمەوە بەس بۆی ساکتر لی تێبگەین مفەسرین دەفەرمون ئەو کەسەی کە لێرە خوا باسی دەکا نەمرود یا نەمرودی کوڕی کەنعانە کە کاتی خۆی گەورەی بابل بووە بابل ئێستا شارێکە لە عێراقێ خۆی بەخوا زانیوە ئەوەی لە سەردەمی ئیبراهیم پێغەمبەردا ژیاوە گوتوویەتی باڵەخانەیەکی زەبەلاح و گەورەم بۆ دروستکەن وەک دەڵێ بگاتە ئاسمانە یان نزیک ببێتەوە ئاسمانێ تا لەوێ ڕابچم شەڕ لەگەڵ خوایەکەی ئاسمانەدا بکەم بە حیسابی خۆی ئەویش دەڵێن باڵەخانەیەکی تەمان زەبەلاح و گەورەیان بۆ دروست کردووە بە حیسابی خۆیان زۆر قایم و پتە و بەرز بەڵام کە وەک دەڵێ باڵەخانەکە خەریک بووە تەواو بێت کە تەواو نابێت تەمان قەت ناگاتە ئاسمانە کە زۆر بەرز کراوەتەوە تەمان خوای گەورە چی لێ کردووە یەکەم لە بناغەیڕا تەمان خوای گەورە بە یەک فەرمانێک هەڵی قەندووە ئەو جارێ سەقفەکەشی تەمان بینا تا سەقف و سەری زۆرتر بێ سزاکەشی سەختترە بناغەکەی لە بنیڕا باڵەخانەکەی بەرز کردوتەوە ئەو جار سەقفەکەشی ڕووخاندووە بەسەر یەکتریدا ئەو جار بەچی تەمان نەمرود نەمردووە بە ڕووخانی باڵەخانەکەی ڕووخانی باڵەخانەکەی خۆی بینیوە تێگەیشتووە کە لە بەرامبەر دەسەڵاتی خوادا ئەتۆ نەک ناگەی بە خوای گەورە ناتوانانی بەرگری لە باڵەخانەکەی خۆشت و لە کۆشکەکەی خۆشت کەی ئەو جار خوای گەورە یەک مێشولە مێشولە پێشولە گسکەکانی ناردون چۆتە ناو لوتی تەوان دەڵێن 400 ساڵ ڕک 400 ساڵ ژیاوە مێشولە لە ناو لوتیدا بووە بە ئەوەی پێ دەڵێن چی بە کوتکی بە چەکوچی لەسەریان داوە تەمان هەر گوێتی چاکتر لێدەن بەشکم تەمان هێشاویشێتی بەڵام بەشکم مێشولەکە لە لوتی بێتە دەدرێت کە هەر نهاتۆتە دەرێ لە نەتیجەدا خوای گەورە بەو مێشولەیە کوشتێتی لە بەرامبەر خوادا ئەگەر ئینسان یاخی بوو خوای گەورە بتەوێ عقوبەتدا بە شتێکی ئەوەندە گچکە و بچووک عقوبەت دەدا ئینسان زۆر لاوازترە لەوەی بتوانێت بەرگەی یەک مێشولەیەکی گچکە خوای گەورە خستوێتیە لوتی ئەو جار ژیاندوێشیەتی 400 ساڵ و یەک دانە کەس نەیتوانیوە تەوان مێشولەکەشی بۆ بێنێتە دەرێ کە ئەو کاتیش تەمان حەکیم و تابیب و دکتۆرش هەرە بووە بە ئەوەی بە وەسائل و سەردەمی خۆی ئەوە نەبوو بێ هیچ نەبوو بێ ئەوان هەرچی ویستبیان لەو کاتیدا دەستیان دەکەوت بەڵام خواوەکو عقوبەی ناردووە کە خواوەکو عقوبەی نات جاخوا باسی ئەوەی دەکات دەفەرمێت ئاگار لی بێ بتپەرستەکانی مەکەش ئەگەر خوا بیەوێت عقوبەیاندا و سزایاندا خۆلەوان بەدەسەڵات تر نین خەڵکی دیکەش نەخشەی کێشاوە دینی خوا لە بن بێنێت و پێغمبەرانی خوا بفەوتێنێ و دینی خوا بکشێنێتەوە بەڵام کەس لە بەرامبەر خوادا هیچی پێ نەکراوە و تا قیامەتش کەس هیچی پێ ناکرێت قەد مەکەڕ الذین بێگومان نەخشەیان دانا الذین من قبلهم ئەو گەلانەی کە لە پێش بتپەرستەکانی مەکەدا بوون فأتى الله يعني هەڵی قەند خوا بنيانهم باڵەخانەکانیان من القواعد لە بناغەیڕا
فخر عليهم بريدايا وبسريان دا السقف سركيان سري باڵەخانە كان من فوقهم للاي سروا وأتاهم وبوشيان هات العذاب السزا من حيث بشويك هات لا يشعرون هستيان ندكر لشوي راس سزاكا هاتوا وچون لشوي دايا وچون به الندري كخواي گەورە بەو شێوازە طبعا ئەوی سزادا چونکە خۆی بەخوا دەزانی خوای گەورە بە مەشولەیەکی زۆر گچکە عقوبەی دا و سزایدا هەر کەسێکی دیکەش خوای گەورە بێوێ عقوبەی دا و سزایدا بەبێ گومانی لە بەرامبەر عقوبە و سزای خوای گەورەدا هیچ کەس هیچی پێ نەکراوە و هیچی پێ ناکرێت. صلی الله علی سیدنا محمد.